خۆشەویستان لە تەوەرەی یەکەمی پرۆگرامەکەماندا باس لە زۆربوونی تاوانی کوشتنەکەین. ئەم بابەتەش بێگومان هۆکاری خۆی هەیە، فاکتەری خۆی هەیە و ڕێگەچاری خۆشی هەیە. بزانین ئەو هۆکارانە چین کە وای لێ هاتووە مرۆڤەکان لە هەرێمی کوردستان دەست ئەبن بۆ کوشتنی بەرامبەرەکەیان یان خۆیان و بە زۆری ئەوەی کە هەیە کوشتنی بەرامبەرەکەیانە. یعنی بۆ مرۆڤ وای لێبێ بگاتە ئەو ڕادەیی خێزانی خۆی، کچی خۆی، برای خۆی، باوکی خۆی، کوڕی خۆی، چوزانم خەزوری خۆی، خەسووی خۆی بکوژێت. یعنی ئەبێ چی وا لە مرۆڤ بگاتە ئەم بڕیارە. ئایا هۆکارەکان چین؟ پەیوەندی بە کزی و لاوازی دینداری ڕاستەقینەمانەوەیە، پەیوەندی بە سەروەرنەبوونی یاساوەیە، پەیوەندی بە چیەوە؟ ینی دوو نوێترین ڕووداوی کوشتن ینی لە ماوەی ئەم هەفتەیە یەکێکیان لە تازەترینیان لە گەرمیان لە ئیدارەی گەرمیان بە چەقۆ کچێک کوژراوە و لە هەڵەبجەش بەداخەوە بینیمان لە شەوانی ڕابردوودا پیاوێک ژنەکەیشی و کچەکەی خۆشی کوشت. ئەم دیاردەی کوشتنە بەڕاستی دەبێت هەڵوێستەی لەسەر کرێت، دەبێت دەستگاکانی میدیا، مامۆستایانی ئاینی، توێژەرانی دەرونی، کەسانی پسپۆر، شارەزا، لایەنی پەیوەندیدار هەڵوێستەی لەسەرکا و قسەی لەسەرکا. ئێمە ئەمڕۆ قسە و باس و گفتوگۆکەین لەسەر ئەم تەوەرەیە بە میوانداری بەڕێز فەرهاد قادر، چالاکوانی کۆمەڵی مەدەنی کە بەسپاسەوە ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە هەڵەبجە لەگەڵمانایە. کاک فەرهاد سڵاوی خوارد لەبێ. سڵای خوا لە ئێوە لە بینەرانتان بێت. کاک فەرهاد، با لەوە دەست پێ بکەین زۆربوونی تاوانی کوشتن بە بڕای تۆ هۆکارە سەرەکی و باوەکەی بۆچی ئەگەڕێتەوە؟ ینی بۆچی وای لێ هاتووە کوشتن ئەوەنە ئاسان بووە ئینسان دەستی بچێتە ژنی خۆی، کچی خۆی، برای خۆی، خوشکی خۆی یان باوک، خەزوور، خەسوو کە ئەم ڕووداوانە هەر هەموو ئەبینین بەڕاستی بەداخەوە لە هەرێمی کوردستان. سوپاس بۆ جەنابتان و بۆ دیدارەکە. ئومێ دەکەم کە بینەران و بیسەران و وەسەرجەم کۆمەڵانی خەڵکی کوردستان بە دوور بن لەو دیاردە نەخوازرا و ناشرینانی کە لە کۆمەلگای کوردیای ئەمڕۆ پەرەیساندووە بە دیاربەتی دیاردەی کوشتن کە بۆ خۆی بۆ بە گرفتێکی خراپ لە ناو کۆمەلگاوە خەریکە بێ بە دیاردە. دیارە دیاردەی کوشتن و لە ناوبردن و حساب بڵین یەکلاکردنەوەی کێشەکان بە شێوازی لە ناوبردنی بەرامبەر مێژێکی هەیە، بەڵام هەز ناکەم هیچ سەردەمی کۆم سەردەمەی ئێستا بوو بێت و ئەگەر لە ڕابردوویشا زیاتر بوو بێت لەوە چێت تۆڕە کۆمەڵایەتیەکان و کەناڵەکانی ڕاگەاندنەوەکو ئێسان نەبوو بێت یاخود بڵێن پەری پێ نەدرابێت. دیاردەکانی کوشتن ئەمڕۆ لە کۆمەلگای سەردەما لەم ژیانی سەردەما کۆمەڵی هۆکاری سەرەکی هەیە. دیارترینیان ئەتوانین بڵێن پەیوەندی بە ژیانی ڕۆژانەی مرۆڤەکانەوە هەیە کە زۆربەی توێژەران لەسەر ئەمە کۆک و هاودەنگن کە بابەتی ژیان، بابەتی بژێوی هۆکاری سەرەکیە و هۆکارێکی کە دەستڕاگەشتنی ئاسانە بە چەک و بە هۆکارەکانی کوشتنە و هۆکارێک کە جەنابەت ئاماژەت پێکرد پابند نەبوونی زۆری نەمان بە یعنی چۆن ئەڵێ بە دەقە دینیەکانەوە بە شێوازیە بۆ شێوازەی کە ئیسلام لێمان داواکە، بەو شێوازانە کە کۆمەڵگا داوایەکە. بەڕاستی ئەمە بێت جیازە بکەین لە بینی دینی کۆمەڵگا و دینی حەقیقیە، چونکە بەڕاستی دین وای لێ هاتووە لە کۆمەڵگەکانە بە پێویستی کۆمەڵگەکان خەریکە ئەڕێژە دوقاڵی وەرەگرێت کە یەکێ لەوانەیە کە زۆر خراپە دیاردێکی خراپە دیاردەی ئەوەی کە کوشتن لای خەڵک بۆ بە شتێکی ئاسایی کەمە لە کاتێکە خی گەورە بە هەموو شێوازی هەڕەشە لەو مرۆڤانەیەکە کەسێ بەنە حەق ئەو کوژن ئێتر ئەم کەسە لەسەر هەر دیار دەبێت. هۆکارێکی کە لە ڕاستی لە کۆمەلگای ئێمە ئەتوانین بڵین لاوازی ڕۆڵی دادگاکانە کە ئەمڕۆ دادگاکان بۆ خۆیان بەشێکن لە گرفت کە ناتوان زوو کێشەکان چارەسەرکەن، ئەوەندە مەواتەڵە بە بابەتەکانەکەن هەتا ناچارە بێ هەندێک کەس تۆڵی ئەم و خۆی بەدەستی خۆی تۆڵە بکاتەوە. ئەمەش دەیان و سەدان نمونەمان هەیە لە کوردستانە کە کەیسەکانی دادگا تاخیرەکرێن لە دادگاکان ئەو کوپیزم کەیسانە ناچنە پێشەوە، کەسی تاوانبار، کەسی تاوانکار، کەسی گومان لێکرا و دوای فترێ ئیفراجەکرێ بۆی کەسی بەرامبەر جاری وایە تۆڵەیە کاتەوە یاخود بە شێوازێکیکە
ئەمەش بۆ خۆی دیاردەیەکی خراپە دیاردێکی کە پێش لە سەرتا بەرنامەکە ئاماژتان پێکرد نەبوونی ینی تۆڵەیەکی قورس بۆ کەسی بکوش کەوای کردووە خەڵک خەمسارتر بێ خەڵبێ خەمتر بێت ئەمڕۆ لە دیجیانە تۆڵەکردنەوە یاخود بڵێ هیچ نەبێ داواکاری گشتی هەیە لەسەر ئەو بابەتە گشتیانە ینی ڕۆڵ ئەبینێت کەسێک کە تاوانی ئەنجامەدا جگە لە تاوانەکەی خۆی بێ حەقولعامی لێ وەرگیری ئەویش لە لای کۆمەڵگەر تقریباً لە وڵاتی ئێمە زۆر لاواز بووە وە هۆکارە کۆمەڵایەتی و دەرونی و سیاسی و ئەو پاشخانە گەورانی کە لە کۆمەڵگەی ئێمە ئەگوزارن پێکەوە هەموو وای کردووە کە مشکی تاکی ئێمە ماندوو بێت ئەم ماندووبوونە هۆکارە بۆی کە هەموو کەسەکان هەوڵ بدەن ڕق و تووڕەبوون و ناومێدبوونی خۆیان بەسەر خەڵکی بەرامبەر ئابڕژن ئەوەی کە ناتوانێت بەرامبەر بە دەسەڵات ناتوانێت بەرامبەر بۆی کە مافی پێشێرکردەوەی کە ناتوانێت بەرامبەر بە کۆمەلگاکە بە گشتی یعنی مافی خۆیگرێتەوە ئەمە واکە کە لە پڕێکە تەقینەوەیەک ڕووبات لە پڕێکە کارەساتێک ڕووبات ئەو کارساتانی کە ئەم بینین و ئەم بیسین زۆرینان لەسەر شتی زۆر لاوەکین کە کوشتن و لە ناوبردنی بەرامبەری دەرەکەیە ئەمە هۆکارە سەرەکیەکان ئەتوانین بڵین لە کۆمەلگای ئێمە ئەمڕۆ دەستگا پەروەردەیەکان بە تایبەتی کەناڵەکانی ڕاگەاندن نەیانتوانێت و پێویست ئەم کێشانە بە هاوڵاتی بگێنن. زۆر باشە کاک فەرهاد لە دوو خاڵدا ئاماژەت بە دادگاکان و هەمیش ئاماژەت بە سزا کرد کە لە بەرامبەر کوشتندا سزایەکی تند و تۆمانی ئەوەی کە کەسەکە بکات بە سزای خۆی و بەوەی کە ئەنجامی داوە. ئایا ئەوانەی کە پەنا دەبەنە بەردادگاکان بە حەقیقەت ناتوانن مافی خۆیان وەربگرنەوە دەبێت دوجار خۆیان یەکلای بکەنەوە ئەو کەیسی کە دەیبەنە دادگاکان؟ خۆی کێشەکە لەوایە لە ناو دادگەکانی کوردستانە ئەم کەیسانە ئەم کێشە کۆمەڵایەتیانە ئەممەی دیاردانی کە شەڕێکە گرفتیی خێزانیە گرفتێکی تەڕەفە بەرامبەر بەون دۆسیەکان خاو ئەچن بە ڕێگایە یعنی دۆسەکان ئەچنە دادگاوە ینی ڕێڕەوی قانونیەکەی زۆر خاو ئەچێ بە ڕێگا سستە ڕێکار یاساییەکان سستن زۆر جار ئەم سست بوونە هۆکارە بۆی کە کەسی تاوانبار یان کەسی گومان لێکراو یان کەسێک کە تاوانێکی ئەنجامدا و ئەبێ یاسا تۆڵی لێ بکاتەوە تاوانەکەشی ئەگەر زۆر قورس نییە بەڵام تەماشاکەی لە ئەندامی فترێکی کەم لە زیندانە ڕائگیری یاخود دەستگیر ناکەوێت لە بازاڕە بۆ خۆی ئەگەڕێ کەسی بەرامبەر ناچارە خۆی بەدەستی خۆی تۆڵە بکاتەوە خۆی گرنگە دادگا دەسوبرد کە لە هەندێک کەیسا یعنی خێراتر بێ بەدەسا خێراتر بڕیابە لە هەندێک بابەت ئەمە بەشێکیتی لە دیار دەکە بەشێکی کەیشی و وتمان هۆکارەکەی ئەو عەساب گەرمەی تاکی کوردەکە ئێسا لە بۆ کۆڵێ مشکی هەموو تاکی کورد لە حاڵەتی کوڵانایە هەموو کەسێ بۆ خۆی گرفتارە هەموو کەسێ بۆ خۆی کێشەیەکی قوڵی هەیە بەڵام ئەم کێشە ناچارە بە کەسێکی بڕژێ ئێوە کە بزانێ ئەم کەسە بزانێت سزایەکی توند هەیە بزانێت دادگاکان لێپرسنووی لەگەڵا ئەکەن یعنی تۆڵەی تۆڵی لێ وەرەگیرێت و ئەمیش لەوچێ تۆزێ بەخۆی بچێتەوە بۆی ئەو وڵاتانی کە یا دادگاکان و زیندانیەکانیان تون و تۆڵتر و دادگاکانیان یعنی تۆڵەی قورسیان داناوە بە پێی یاسا و دەستوری وڵاتەکەیان تەماشەکەی دیاردەکان وردەوردە بەرەو کەمبوونەوە ئەچن بۆ چونکە ئەم کەسە متمەئینە کە لێرە کارساتێکی نایەوە لەوێت تاوانەکەی قورسە بێ من لەم ڕۆژانە پێشوە لەگەڵ دۆستێکا بووین باسی ئەوە کردوتی مناگادارم هەموو زیندانیە لە چاکسازیەکانە مانگانە 600,000 لەسەر حکوومەت مەسروفی هەیە 600,000 خۆراک و پێداویستی ناو زیندان مانگانە 600,000 بۆ کۆمپانیەکان تەخمینەکەی کەمە ڕێژێکی بەرزە لەسەر بودجەی گشتی ئەگەر کەسەکە ئەمە یعنی یاسایەکی توند هەبێ سزاکان قورس بن ئەم ڕێژەی زۆری زیندان بەرز نابێتەوە کە لەسەر حکوومەت بکەوێ ئەو کاتە هەندێک خەڵ ناچارێن دان بەخۆیان بگرێ گرفتەکانی بە خۆی چارەسەری کار نەگات ئەمەی کە زیندانی لێ بکەوێتەوە نەگات ئەوەی کە تۆڵە یعنی بەدەستی خۆی تۆڵە بکاتەوە چاڕی زین بۆیە پێویستە ڕۆڵی دادگاکان کاراتر بکرێت و دەزوەردان لە دادگاکانە کە ئێستا دیاردەیە دەزوەردان لە دادگاکانە ڕایگیرێت. باش ئەوەی کە یعنی جێی سەرنجام جەنابەت باست کرد کە بابەتی دادگاکان دوا ئەکوێ کەیسەکان بۆیە کەسەکان خۆیان ناچارە بین کە تەوان ئەمە هەڵەیە خۆیان بەدەستی خۆیان تۆڵە بکەنەوە بەڵام ئەوەی کە جێی سەرنجە ئەوەیە باوک کچی خۆی کوژێ ژنی خۆی کوژێ برای خۆی بکوژێ ینی لە بەڕاستی
طبعا جنابت فرمود وتبوت الديار يعني قابل حالة درشوا بلام لو قيزون لنا وتاوانك طبعا كوي وينك هم قيزونا بلام لو قيزون تروي كسنزيك كاني خيزانك كوتاي برجاني يكتلينن امان بوتشي قريني تو خوي ديار ام بابتانا الربطي بپروردەی خێزانی و بۆ پەروەردە دینیەوە هەیە کە بۆ خەڵک ئەکرێت بەداخەوە وەکو وتمان دەستگا پەروەردەیەکان و دەستگا ئاینیەکان وەکو پێویست ڕۆڵیان نەماوە لە کۆمەلگایە ئێمڕۆ ئەتوانین بڵێنەوە نە سۆشیال میدیا خەڵک ئاڕاستەیەکا و کەناڵەکانی ڕاگەانە خەڵک ئاڕاستەکەن دەستگا پەروەردەیەکان دەستگا ئاینیەکان ناتوان ئەم کارێ بکەن بۆیە گرنگە گرنگی بە دەستگا پەروەردە دەستگا ئاینەکان بدرێت ئەوەی کە ئەگەر بخوێنرێتەوە ئەو پێوەرانی کە بڵێن نەتەوێگرتوەکان لەگەڵ تێبینیمان لەسەرەوەی کە پێوتێ نەتەوێگرتوەکان بەڵام ئەو پێوەرانەی کە دانراوە بۆ خۆشبەختی لە وڵاتانە کە ئێستا ساڵانە ڕێزبەندی خۆشبەختترین وڵاتەکانی جیهان بڵاوکرێتەوە دیار لەسەر شەش بنەمایە یەکێ لەوانە داهاتی تاکە یەکێ لەوانە هەستکردنە بە ئارامی یەکێ لەوانە بۆ نمونە چاودێری کۆم تەندروستیەکان یەکێ لەوانە پەیوەندی کۆمەڵایەتەکان یەکێ لەوانە بڵێن ئەلموهیم شەش پێوەرە دەئەنرێت بۆ هەر کەسێک کە لە کۆمەلگایەکە ئەم کۆمەلگا نابرێ خۆشبەختترین کۆمەلگا یاخود بەدبەختترین کۆمەلگا کە ئەمە ساڵانە لە ڕێزبەندی وڵاتانی جیهانە بڵاوکرێتەوە دیارە یەکێک لە هۆکارە سەرەکیەکان کە دانراوە داهاتی تاکە ئەم داهاتی تاکە ڕەفاهێت بە ئینسانەیە کە ئینسان مێشکی تەواو ئاسوودە بوو داهاتی زیاتر بوو توانی بە ئازادی خۆی و بە حوڕەتی خۆی ڕێی خۆی دەربڕێت و بگەڕێت و مێشکی خۆی خاڵی کاتەوە ئەمە وردە ئیتر عەسابی مرۆڤ یعنی هەست و بیرکردنەوەکانی مرۆڤ هێور ئەکاتەوە کە هێورتر بڕێت لەسەر کێشەکان بە بەڵام یەکێک لە هۆکارەکانی ئەوش کە کۆمەڵگا بەرەوە ئەم بابەتە بڕاتەوە بەرەو دیاردەی کورسم بڕوە ئەوەی کە مرۆڤ هەست بکات لە هەموو جێگەکە مافی خوراوە مرۆڤ هەست بکات کە بابەتەکانی داهاتی سنووردارە یعنی هەست بە جۆرە نادڵنیاییەکە ئەم نادڵنیایە واکە وردە ئەم هەموو دیاردە لە کۆمەلگا ئەم هەموو کارەکە لە کۆمەلگایە وەکوتمان لە ئازادی پێشێلکردن لە داهاتی تاگ لە حەز نەکردن بە دڵنیایی لە ئەم بابەتانە بۆ خۆی واکە هەمووی لەسەر یەک لە ناو مێشکی مرۆڤە جۆرە لە قەتماخە بەسن دروست دەکات و کە ئیتر مرۆڤ ناتوانێت دروست بڕیار بات ناتوانێت ڕێک وەڵام یعنی بڕیار لەسەر بابەتەکانی خۆی بات بۆی هەندێک جار بڕیارەکانی غەڵەت ئەدات بۆیە ئەمەی کە ئیمڕۆ بۆ بە دیاردە بەداخەوە ناو کۆمەلگا لە ناو تاکە یعنی بڵێن ئەوەی کە وتمان لە ناو خێزانەکانە کارە سەد ڕۆدا ئەم یە قبوڵ نەکردنێ ئەم گرفتە زیاوەیە کە لە ناو کۆمەلگا لە ناو خێزانەکانە دروست بووە و ئەو ڕۆڵە خراپەیەکە سۆسیال میدیا و کەناڵەکانی ڕاگەاندن لەگەڵ ڕێزما بۆ جەنابتان کەناڵێکی ڕاگەاندنە ئێمە دوێنێ لەگەڵ پەیامەیەکێ لە کەناڵ ناودارەکانی کوردستانە قسەیەکەین دەڵێن کاکە ئەو دیاردەی هەڵەبجەتان خراپ قێزەون کرد بەو شێوازە نییە کە تۆ گومان خەریکە دروستە بێت لەسەر ئەم بابەتە ئەڵێ من سیاسەتی کەناڵەکەم بەو جۆرەیە مەجبورم بە ڕاستی سیاسەتی کەناڵەکە ما ببیە یعنی ئەمە وای کردووە خەڵک ئیتر دەستی بچێتە هەموو ئازانی خۆی چونکە وتمان هەموو کەسێک کاتێکە مێشکی ماندوو بوو دروست بڕیاری بۆ نەدرا پابندبوونی دینی زەعیف بوو و هوشیاری تاگ لاواز بوو ئیتر ئینسان وردە لەوە دەرەچێت کە ئەمە بزانانی ئەمە کەسێ سوڕی نەکەیتی لە کاتی هەڵچوونە یعنی وەکو کورداری خۆمان لە ڕەش و سپی تێکەڵەکە دۆشاو تێکەڵەکە کورداری خۆمان ئەڵێ ئیتر لێرە مرۆڤ هاوسەنگی لە دەستەیە بۆی ئەو دیاردانەی کە ئەبینین خەڵکە نزیکەکان یەکتر ئەکوژنەوە یاخود بڵین بە جۆرە لە جۆرەکان کارەساتی لێکێتەوە ئەمە پەیوەندی بە ئەو سیستەمی حکومڕانیە و هەیە کە لە وڵاتەکە بابڕێەوە یعنی دوجار ئەمانی کە باسمان کرد لە پێشەوە هەموو ئەبێت دەوڵەت ڕێکی خا ئەمە دەسەڵات دەبێت ڕێکی خات لە دڵنیایی لە بژێوی لە ئازادی لە وشیاری لە سانسۆرکردنی کەناڵەکانی ڕاگەاندن لە سانسۆرکردنی تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئەوەی کە هەواڵ بڵاوکاتەوە ینی لە کاتێکا کە کەسی ئەڵەن کوژرا ئیتر بۆ خۆی سۆشیال میدیا هەمووی ئەوێ بەمە ئەمە بۆ خۆی کاریگەری خراپی هەیە یعنی بۆ نمونە پێرەشە و
کە ئەو دوو خاتونە بەڕێزە لە هەڵەبجە لە ئەنجامی کێشەیەکی خێزانی خۆیان ئەو کارە ساتی لێ خۆمایەوە کە بۆکو باسەکە کێشەکە زۆر لاواز بوو ینی شتەکە هیچ شانی ئەوەنەوە بەڵام دیسانەوەتمان پەیوەندی بۆ بابەتەوەیە یعنی هەستەکە دەچێتە هەڵەبجەوە منەوشەوە خۆم زۆر گەڕام لە هەڵەبجا بە ناو خەڵکا و لای میوانداری هەتا چوومە تۆ عەدلێکەوە ئەوانە باڕکە هەستەکرد خەڵک ئیتر تەواو هیلاکە خەڵە خۆی جۆرێک لەم چی ڕوویتیەکە جۆرێک لە کە ئابە ڕوویتیەکە ئێمە وردە وردە دیسان و کاریگەری لەسەر لە شعری مرۆڤ دروستەکات کەواکات لە لای مرۆڤ ئەم شتانە نۆرمال بێتەوە بۆی گرنگە دەستگاکانی ڕاگەاندن ئەم شتانە زۆر پرە پێ نەدەن یعنی تو جۆرێک وە کۆڵێ هێوری کەن ئەم بابەتان نەگەوەی کە زیاتر پەرەی پێ بدەن زۆر باشە کاک فەرهاد ئەوەی ئاماژەت پێ کرد کە بابی ئینتەرنێت واروها بوونی پلاتفۆرمەکان بەڕەهایەکی زۆر کە لە بچووکترین تەمەنەوە تاواکو گەورەترین تەمەنە توانرێت سێری بکاتەوە زانیاریەکان و ڤیدیۆ و وێنە تا دەست بخات ئایا کێشە لە ئینتەرنێت و سوشال میدیا و پلاتفۆرمە جیاوازەکان تەنها ئەوەیە کە هەواڵەکەی تیا بڵاو ئەکرێتەوە یان نەخێر هەندێک بابەتی ورتر سەبارەت بە هەواڵەکانی کوشتن تیا بڵاو ئەکرێتەوە چ بە ڤیدیۆ بە یاخود چ بە نووسرا و بەیان هەر بابەتێکی تر بێت خۆی بابەتەکە کە ئێمەڵە سوۆشیال میدیا هەرتەنە ئەوە نی هەواڵتیا بڵاوێتەوە زۆر بابەتی کەی وردی تایە کە پەیوەندی بە خێزانەکانەوە هەیە کەوای کردوە خێزانەکان تاکی خێزانەکان بە گومان بن بەرامبەر بە یەک گرفتی خێزانی زیاد بێت ئەمانە بۆ خۆی و هۆکارن بۆی کە کاتێکشا کە ئێستا بۆ نمونە بە یەک نمونە باسکەین فەیسبوک یاسای فەیسبوک ڕێنادا لە کوشتار بڵاوێتەوە یعنی وێنە و تەسویر و ئەوانە هەندێک هەواڵ سنووردا کرا بە تایبەتیەوەی کە پەیوەندی بە زەرهێزانی جیهانەوە هەبێت بەڵام تەلیگرام زۆر ڕەهایە سەرەکەین هەموو پەیجەکانیان کە هاوڵێکی لەو جۆران پێ یان دیاردێکی کوشتنیان ئەوە یەن لە تەلیگرام دەیانیان کە ئەمە بۆ خۆی خراپە یعنی ومێدمە کە من لە تەلیگرامیش هەندێک یاسایی هەبووە لەسەر بەتاتی لەسەر دیاردەی کوشتن خۆ ئەم کوشتنە وردە وردەوتمانێ هەر مرۆڤێک کاتی ئەبێ بە دڕندە لە سەرەتا لە شتی لە سەرەتا لە خوێن ترساوە لە سەرەتا لە کارەسات ترساوە بەڵام بە لە ئەنجامی تێپەڕبوونی کات و لە ئەنجامی بینینی کۆمەڵە دیاردە و وردە وردان بلای ئاسایی بێتەوە کۆمەلگای ژەروایە مرۆڤێکیش بەو شێوازەیە یعنی تۆ بڕۆ لەوانی کە لە تۆب ئەخوێنن پرسیار بکە چەندین قوتابیان لەگەڵایە سەرەتاکە چێتە خەستەخانەکانە خوێنە بیلێتیەکە چی ئەبووریێتەوە یعنی جۆرێک دوای وردە وردە ڕایە لەگەڵ بابەتەکەیە ئەمە هەموو سفەتی مرۆڤ وایە سەرەتا بە شتێک بێتاقەتە بەڵام وردە دەست و پەنجەی لەگەڵان نەرمەکات و بەلایان نۆرماڵە بێتەوە بۆیە تۆڕە کۆمەڵایەتەکان کە ئەڵێن ڕۆڵێکی خراپ ئەیگێڕێت هەر لە گێڕانەوەی بابەتەکە هەر لە کردی بە هەواڵ یعنی کە کەسی ئەکوژێت لە شارێکە لە جێگایەکە تۆڕە کۆمەڵاتەکانی تر هەر هەمووی بێ بەم هەواڵە هەر هەموو ئێوە کەسێکی کوشت ئەوە کەسێک کوژرا ئەوە لە دیار ڕووداوی تەقەکردنا ئەوە نە کەس کوژرا یعنی بە جۆرێک هەر ئەی کابێ مێشتا بە هەموو جۆرێ کەسێک نی ئەمە خاو کاتۆ لە لای بیرکردنەوەی مرۆڤ بۆی ئەمە بابەتمان لەسەر ئەمەیە جگە لە هەندێ بابەتی تایبەتی شخصی هەیە کە تۆڕە کۆمەڵاتیەکان پەیوەندی پیانەوە هەیە باش وردە بەرەو کۆتایی بەرنامەکە چین یەک دوو خولەکێکمان ماوە کاک فەرهاد بە کورتی چارەسەریەکان چین ڕۆڵی لایەنە پەیوەندیدارەکان میدیا بەگشتی مامۆستانی بەڕێزی ئاینی و مینبەر چالاکوانان توێژەران پەروەردە سیستەمی پەروەردە دەسەڵات بە هەموو پنتەکانیەوە بە یاسادانانیەوە بە با بڵێن بە دادگاکانیەوە بە هەمویانەوە دوجار چی بکرێ بۆ چارەسەریەوەی کە ئەم دیاردەیە لە نێو کۆمەڵگەی کوردەواریدا کەم کرێتەوە و نەهێڵدرێ خۆی ئەم دیاردە چۆن بڵێن یەک بازنەیە هەمووی پەیوەندی پێکەوە هەیە یعنی کۆمەڵە زنجیران بەسراوە بەیەکەوە هەمووی ڕەبتی پێکەوە هەیە لە هەر شوێنێکە بازنەیەکیان لە هەر شوێنێکە زنجیرێکیان پسە کارەسات دروستەکات گەورەترین بازنەیە کە ئیشەکە ڕای ئەکات دەوڵەت خۆیەتی کە سەپەرشتی هەموو بازنەکانی کەیەکات بەڵام کاتێکە دەوڵەت و فەرمانڕەوا لە دەوڵەت و هەر خۆی بوو بە بازرگان ئەم دیاردە زیاتر پەرێسیێنێت چونکە ئەمڕۆ ئەوەی کە فەرمانڕەوایە لە دەسەڵاتەکە هەر خۆی بازرگانی چەک و تفەنگە لە بازاڕەکەیە ئەمڕۆ دەزڕاگەشتن بە چەک و بە هۆکارەکانی کوشتن لە بازاری کوردستانە زۆر ینی خێرا بە زانین دەسوپیەکە ئەمە هۆکارێکی ئەوەیە کە تۆسێکی ئەم هەموو چەک بەخشینەوە ئەم هەموو ینی بە چەکداکردنی کۆمەڵگا
آخر ناکرێ ئێسا لە کوردستانە دکتۆر تاعین ناکرێت لە کوردستانە ئەندازیار تاعین ناکرێت لە کوردستانە لایەنە پەروەردەیەکان تاعیناتیان زۆر لاوازە ئەگەر بیشکرێ سنووردارە بەڵام بە بەردەوامی تاعینکردن بۆ هێزی چەکدار هەیە ئێکە هێزی چەکدار بڵێن تاعین ئەکرێت ئەم هێزی چەکدارە ناکرێت چەکەی لەدەست خۆیان بێت و لە ماڵەوە بەدەستیەوە بێت لەمە دیاردە خراپتر یعنی لە کاتی هەڵبژاردن و لە کۆمەڵی بابەتە ئەبینیت چەک بەخشینەوە وەکو چیرچکلێت بەخشینەوە وای لە هاتوو لەلایەن کۆمەڵی زۆبەت دوو هێزی دەسەڵات ئەمانە بۆ خۆیان هۆکارێکن بۆی کە دەستگاکان نەتوان فریا بکەون بۆیە گرنگە دەسەڵات خۆی یعنی پلانێدا بنێت وەختاک خۆی بە دوای ئەوە بگەڕێت لە ڕووی دەرونی و خۆی هێورکاتەوە بزانە بەچی خۆشحاڵە بێت بەچی ئەتوانێت بەشێک لەم گرفتانەی کە لەسەری دروست بووە لا بێت ئەم قەتماخەی ناڕەحاتی لەسەری دروست بووە من یەک نمونە کاتێک سەرۆک کۆماری عێراق هات بۆ کوردستان وێڕایەوەی لە ڕووی پرۆتۆکۆڵی و هات بۆ هەڵەبجە عەفوو هات بۆ هەڵەبجە لە ڕووی پرۆتۆکۆڵی و کۆمەڵەش دوو بەسەرات تێپەڕ بوو بەڵام یەکش بەلای من جوان بوو دەستخۆشم لێ کرد یعنی کاتێکە گەڕایەوە بۆ بەخا لەگەڵ دەستیا هەندێک لە زەیتون و ڕوبەهەناری هەڵەبجە برد و لە میوانەکانی هات بە هەدێ پێدان لە جێو دەمانچە ببەخشێتەوە هات بەرهەمی ناوخۆی ئەبەخشێتەوە ئەمە بۆ خۆی دیاردێکی باشە بەڵام بەداخەوە کۆمەڵە بەرپرس لە کوردستانە ئەمڕۆ بەچەک بەخشینەوە و وەلایەنە پەروەردەیەکە و لایەنی ئاینیەکەش هەمووی فەرامۆش کراوە و تاکیش خۆی بە دوای دەرفەتەکان ناگەڕێت کە خۆی خاڵی کاتەوە و بزانێ بەچی خۆشحاڵە بێت. بەڵێ سپاس بۆ فەرهاد قادر چالاکانی کۆمەڵی مەدەنی کە لەم تەورە لەگەڵمانە بوو سپاس دەکەم.